هەر حەوت ڕۆژدارێک موچەیەک وەردەگرن. ئەمما ئەگەر هەولێر و ناوەند بگەن بە لێختێگەشتنێک کە حیساباتی خۆیان بۆ ئەم ساڵ لە موچەدا ساف بکەن. وێنەی گشتی موچە چۆنە لە 2025دا من بە کورتی بۆتان ڕوون دەخەمەوە. تەنیا 23 ڕۆژ لە ساڵی 2025 ماوە، بەڵام لە بەرامبەردا سێ موچەی موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان لای وەزارەتی دارایی هەرێمە. وەزارەتی دارایی هەرێمیش دوو لیستی موچەی لای وەزارەتی دارایی بەغدایە. ڕۆژی 25 مانگی 11 وەزارەتی دارایی هەرێم لیستی موچەی مانگی دەی ڕەوانەی بەغدا کرد. 4 ڕۆژ دوایەوە لە 29 هەمان مانگ موچەی مانگی نۆی فەرمانبەرانی هەرێم گەیشت. ئەمڕۆ جارێکی دیکە لە 7 12 وەزارەتی دارایی هەرێم لیستی موچەی مانگی 11 ڕەوانەی بەغدا کرد. بەڵام تا ئێستا سێ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەو نێوەندەدا چارەنووسی نادیارە. ئەگەر فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەر سێ موچەی ئەم ساڵیان وەربگرن، ئەوە دەبێت لە ماوەی هەر 7 ڕۆژ جارێکدا فەرمانبەرانی هەرێمی کوردستان جارێک بستنە بەردەم بانکانن و موچەکە بخەنە جیرفانیانەوە. بەڵام ئەو ئەزموونانەی کە لە ڕابردوودا هەبووە پێمان دەڵێت ئەگەرەکان بەو ئاراستەیەن لە باشترین حاڵەتدا فەرمانبەرانی هەرێمی کوردستان تەنیا یەک موچەی دیکە وەربگرن. بەمەش دوو موچەی ساڵی 2025 دەگوازرێتەوە بۆ ساڵی 2026 وەکو چۆن پار مانگی 12 موچەی ئەو مانگە هێنرایە ساڵی 2025 و ئەویش کەس نەیزانی چارەنووسی چی هات.